لە هەفتەی 16 یاریەکانی خولی نایبی کوردستان و لە یاریگە یانی ڕزگاری هەردووان ڕانی و ڕزگاری بەیەگەیشتن. یاری بەفیکەی نابژیوان دەستی پێکرد. لە سەرەتای گێمەکەدا ڕزگاری دەستی بە هێرشەکانی کرد بۆ سەر گۆڵی ڕانیە و لە خولەکی چواردا یەکەم هەلی گۆڵ تۆمارکردنیان دروست کرد، بەڵام نەیانتوانی بە گۆڵ کۆتایی پێبهێنن. یاریزانانی ڕزگاری بەردەوام بوون لە هێرشەکانیان و چەند جارێکیش لە ڕێگەی تۆپە جێگیرەکانەوە چانسی خۆیان بە تۆمارکردنی گۆڵ تاقی کردەوە، بەڵام نەیانتوانی گۆڵ تۆمار بکەن. لە بەرامبەردا یانی ڕانیە لە گێمی یەکەمدا مەترسیەکی ئەوتۆی لەسەر گۆڵی ڕزگاری دروست نەکرد و گێمەکە بە بێگۆڵ کۆتایی پێهات. گێمی دۆمی یاریەکە دەستی پێکرد و لە خولەکی 46 یانی ڕانیە توانی گۆڵی پێشکەوتن لە ڕێگەی یادگار ئیبراهیمەوە تۆمار بکات. دوای گۆڵەکەی ڕانیە ڕزگاری بەچڕی هێرشەکانی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە دەست پێکرد، بەڵام گۆڵپارێزی ڕانیە بەرپەرچی هێرشەکانی ڕزگاری دەدایەوە و پارێزگاری لە گۆڵەکەی دەکرد. یاریزانانی ڕزگاری بە درێژایی گێمەکە هێرش یەک لە دواییەکیان دەبردە سەر گۆڵی ڕانیە، بەڵام هیچ کام لە هێرشەکان ئاکامەکەی گۆڵ نەبوو. یاری بەبنەوەی ڕانیە بە گۆڵێکی بێوەڵام کۆتایی پێهات. سپاس بەخوا بەڕاستی ئێمە دووەم یاریمانە، هەردوو یارەکە ئێمە توانیمان 6 خەڵ بەدەست بێنین. تیپەکە لە وەزێکی زۆر خراپ بوو. سپاس بەخوا ئێمە ئەوە دوو یاریە لە ڕووی بەدەنیەوە ئیشمان کرد، تیپەکە بەرەو پێش چووە. ئێمە هەوڵ دەدەین تیپەکان لە ڕیزەکانی پێشەوە جێگەرکەین. من هیوادارم هاندرانی خۆشەویست پشتگیری ئەو تیپە بکەن. ئەو تیپە داهاتووی ڕانیە ئینشاءڵڵا تیپێکی باشیان هەیە. بەڕاستی ڕخنەکانیان وایان کرد لە ئێمە کە ئێمە زیاتر هەوڵ دەین خۆمان باشکەین. سپاس بەخوا 6 خاڵمان هێنا، هەوڵ دەدەین ئەو یارانی کەوا ماوە بتوانین خاڵی زیاتر بێنین بڕینە ریزەکانی پێشەوە انشاءالله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله على كل حال، هذا كرة قدم فوز وخسارة. دائما احنا نلعب ونأدي ونقدم اللي علينا، لكن سبحان الله ما جاي نتوفق بصراحة. اغلب المباريات اللي جاي نخسرها بصراحة بسبب عدم استغلال الفرص، وهذا شيء الجميع جاي يشاهده بصراحة. يعني احنا اللي جاي نعمل اللي علينا وما جاي بصراحة، الفريق ما جاي يتوفق بصراحة. يعني نتمنى من اللاعبين انه يراجعون نفسهم، والف مبروك النادي رانيا وهارد لك فريقنا. ان شاء الله المباراة القادمة عندنا راح نحاول نخلي بعض الحلول والقادمة افضل ان شاء الله. بەمەنجامە یانی ڕانیە بە کۆکردنەوەی 22 خاڵ پلەی پێنجەمی گرتووە و یانی ڕزگاریش 15 خاڵی هەیە و لە پلەی دەیەم دێت لە یانەکانی خولی نایبی کوردستان. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای ڕزگاری.